کێڵگەی بەخێوکردنی نەعامەیە لە قەزای دەربەندیخان. ماوەی چەند ساڵێکە لەلایەن هاوڵاتیەکی دانیشتووی دەربەندیخانەوە کێڵگەی بەخێوکردنی نەعامە دروست کراوە و بووەتە سەرچاوەی دابینکردنی گۆشتی نەعامە بۆ ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. ئەمجار لەگەڵ برادێکی خۆمە ناوی کاکعاتایە تی حەزیلیەکەنی واز مەجموعەیە بهێنیمش مەجموعەیەکمان هێنا وردە و بە 3 ساڵ و نیوە چێت ئەم نەعامانە هێناوە ئەم هێلکانە بەرە یعنی وەختی خۆی هێنامان کیلۆنیوەکو ئەم جووچکانە وردتریش بوون کڕیمان مەجموعی لە ئێران و کڕیمان سا باشە کاگاتاشێتی و منیشەوەسە ئەمە وردەکان ئەنتاجی خۆمانە ئەمانەی تەلەڤیزیۆن پیشانیەدا ئەمە ئەوەکانتر بە پارە کڕمەڵامترم ئەوە هێلکەکانش ئەمە شێلکەکانەتی بەدەستمەوە وەجبەی دوو هەم هێلکەکان چکات یەکەم لە مانی دووە دەست پێکە تا مانگی 6 ئێستا دنیا فێنی کرێت لە ئەمڕۆ لە دوێنێەوە تقریبەن 48 سەعات هێلکەیەکەکەن. بەخێوکردنی نەعامە پێویستی بەوەیە مامەڵەیەکی لێزانانەی لەگەڵ بکرێت و زۆر جار کاردانەوەی توندوتیژیان هەیە. دوو دەفە دەینە پیان بەیانی و ئێوارە وەلی ئاو خواردنیان زۆرترەیە ڕۆژی شاید 20 لتر ئاو بخۆن وەلی خواردن ڕۆژی دوو دەفەیە یەک بەیانیە یەک ئێوارەیە ڕۆژی 1 کیلۆ ئیلا 1 کیلۆ نیم خواردنیان هەیە. ئەمە میوەکانی ئیشی نییە وەلی نێرەکانی زۆر خەتەرناکە من تاالان 2 کەڕەت خۆم لە خۆمیان داوە کەڕەتی تا چوومە دکتۆر دوودانە لە ئینەکانم شکا بوو لێمدا بوو. بۆ پڕکردنەوەی بازاڕی کڕیارەکانی خاوەن کێڵگەکە هەفتانە 2 نەعامە سەردەبڕێت و خواز لەسەر خواردنی گۆشتەکەشی لە زیادبووندایە. خۆیان پێڵ ئێرە پێڵە حشترمەل واتە ئەمانە ئەو بەرنامەیان هەتا گەورە بوون گۆشتیان بەتامترێ و خۆشترە ناسکی و گۆشتی خۆش نییە بەڕاستی گویا 7 مانگ 6 مانگ ئەچێتە 6 کیلۆ بەڵام هەمانەیمە 150 کیلۆ ڕەنگە جەنابوو لەوێ وێنە گرتوون. سەرباری کڕینی گۆشتەکەی بەهۆی ئەوەش کە کێڵگەی نەعامە لە کوردستان کەمە خەڵکی ناوچەکە زۆر جار دەڕۆنە ئەم کێڵگەیە و چێژ لە بینینی نەعامە وەردەگرن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.